ئەمە ئێمە پرسنت ئەمەیە کە تۆ مامۆستای قورئان بۆ داگیرکرا مامۆستا حەدیث چۆن کارەش بۆ بڵاوکە ماکانە معقولە بەغیرەت نەبێت والله ئەوان لە ئێمە زۆر والله ئەوان زۆر لە ئێمە دیندارتر والله ئەوان زۆر لە ئێمە خواویستترن و دڵنیایش من 100% پێغەمبەر صلی الله علیه و سلم 1446 ساڵ پێش باس ڕەنە لە ماڵی ئێمە خەڵک بەخوا نەیدا بە تێکدورێک نییە هیچ شتێک نییە ئەوە بۆ پەڕی ئیمانیشەوە بۆ پەڕی سەباتیشەوە بۆ پەڕی یەقینیشەوە کە دەمیشیان دەکەنە بڕۆ هەچی کە دەستمانەکەوێت واللهی لەو ئیسراحەتی کە ئەمانە واللهی لەو بێتە قوتۆپەی کە بەسەرمانە نییە ئەو هەمووی نیعمەتی خوا دراوە سەریمان ناشکور نەبی ئاگادار مای مردن خۆشی لە مردنەوە ئەنە دەمی گوۆی نەها چای فرمێسکی پیا فرمێسکی نەما چاوەکانی فرمێسکی پێ نەبۆ بگیرێ لە برسە نانیم ئێستاکیە دەمی گۆ ناگە دەفتەرێکەوەتان دێت و بە نەزەری ئیمتیحان سەح و غەڵەی لەسەر دروستەکەن و ئەوەی تریشی عەمەلیە کە خۆتان لێرە مەچینەتان بۆ دانێت و پێش 6 دان و هەفتا کە زیاتر وەم ناگری بۆی کە ئەو نەهابێکی ئیسادی لێ بکەن ئەگەر داسۆبە لێرە داسۆبە لێرە شێ ئارزومەندە لەو دەورە خەیریە کە پارەکە سوال وەخوا 143 کەس لەو دەورە بەشدار بووە تۆ نازانێت تۆ کوڕی ئەویت ئەم هەموو هەستەخانەیە بۆ شێتەکان ئەم ئەو نازانێت وڵات الله تعالی زانێت بۆ ئەم بەیان شێت چۆن زەواج کات چەندە بە زەنانێک جاوەکە ساڵح بۆ بەڵام کە خواستوێتی دوای ساڵێکی هەمووی نەکردێت چون شێتەی مستەقبەلی تەواوەتی بۆ ئێمە پیشنان قیامەتە یا ربی خوای گەورە بخاتی ناو جوانەکان بخاتی سینە ئاڵڵ یا ربی بانکی لەو کەسانەی تۆمان حەق بەڵام لەمەوە تۆ ئەڵمانی بەئیزنی خەڵکودا مسەیتر بێت تەرجیحی کرد قورئان حەدیسی لا خۆشەویستی لێ بشکات بۆ وەی لە دنیاشە تۆ مستحوص خەرخوازانەکەم سوپاسی دەستگای بەخشینەکەم کە هەموو مانگە موچەمان نزێن و لە کاتی خۆیان موچەکەمان دوا ناخەن و داوای لە موسڵمانەکەم کە دوعا بۆ مناڵانی غەزە بکەن بۆ ئەفرەتانی غەزە بکەن. بسم الله الرحمن الرحیم خۆی گەورە میرەبانەوە دەستخۆشیتان لێکەم لە سەمای چاوان و لە بەخشین بەڕاستی زۆر هاوکاریمان بوونە بەڕاستی گیانمان بە ئێوە سوپاس بۆ خۆی گەورە بەرەکەت کاتە ڕزقی و کەسانش کە یارمەتی مناڵە هەژار و بێ باوکانەدەن لەخوا بەزیادە زۆر سومەت بوومە لێ کە ئێمەیان لە بیرە کە هاوکاری غەزە و ئێمەشەکەن یعنی غەزە نەبووتە بەردەست بۆ ئێمە بڵێن لەی ڕزقی ئێمەیان بڕیوە بۆ ئەوان هاوکاری ئێمە و هی ئەوانی شەکەن سوپاس بۆ خۆی گەورە لە هیچ شتێک ئێمەکەمەوە نەبوو بۆ ئەوان خۆی گەورە ڕزقەوانی زیادکە و خۆی گەورە ڕەحم لەوانیشکە ئینشاء الله دەستخۆشی لەو خێرخوازانەی کەفارەت مناڵی بێ باوکەکەن سپاسی خۆی گەورەکەن هەردەم لەولایان زۆر بێ یا ڕەبی دعا خێریان بۆ بکەین کە هاوکاری مناڵ بێ باوکان ناکەن لەم بێ موچەی و لەم بێ معاشیە زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم ئێمە وەک سۆمای چاوان لە قیچەم چەماڵ هەموو مانگێ هەڵەسین بە دابەشکردنی هاوکاری بۆ مناڵی بێباوک مناڵی کەم دەرامەت هەروەها دەستگای نووسینگەی بەخشین چەمچەماڵیش هەر بە هەمان شێوە هاوکارمانە هەروەها دەوڵەمەندەکان و دەستکراوەکانیش هاوکارمانن داوا لە خۆی گەورە ئەکەین کە گیرفانیان هەر پڕ بێ دەستیان هەرواڵا بێ خۆی گەورە هەر ماڵ و سامانیان پێ ببەخشێ سوکە چاویان لە مناڵی بێباوکە لە کاتی جەژنە لە کاتی قوتابخانە کە ئەکرێتەوە بە قەڵەم و بە دەفتەر و بە جلو بەرگ داوا لە خۆی گەورە ئەکەین بەرەکەت بکەوێتە ڕزق و ڕۆزیانەوە لە تەمەنیان هەر زیاد بێ نمونەیان زۆر بێ سوکە دەستیان زۆر واڵایە و هەروەها چاویان لە مناڵی بێباوکە کە لە جەژنێکە سفرەیان بۆ بڕازیێنەوە زلەکانیان بۆ جوانکەن خەندە ئەخەنە سەر لێوی ئەو مناڵ بێباوکانە ئینشاء الله خوای گەورە بە بەهەشتی بەرینیان شاد ئەکات. بسم الله الرحمن الرحیم ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین کە ئەمڕۆ مانگی حەوت بوو موچەی بێباوکانمان بەسەر مناڵانی نازداری بێباو کە دابش کرد بە هاوکاری سۆمای چاوان کە ژمارەیان 78 ماڵ بوو خانەوادە بوو سوپاسی خۆی گەورەکەین کە بەخشین لە کاتی خۆی و لە هەموو سەرمانگێکە موچەی بێباوکانی خۆی دابەشەکە و هەر لەم کاتێشە کە بەخشین هاوکاری مناڵانی ناوخۆی کوردستانە کە نزیکەی سەروی 1100 مناڵ هاوکارە و خانەوادە هاوکارە کە بێ باوکن و موچەی مانگانیان لە وەختی خۆیاداتێ و لەم کاتێشە کەمپینی هەیە بۆ هاوکاریکردنی مناڵانی غەزەوە کەمپینی هەیە بۆ خەڵکی لێ قەوماوی غەزە و سوپاسی خۆی گەورەکەین کە خێرخوازان دەستیان واڵایە بە هیچ شێوەیەک نانێشتووە ئەو هاوکارانێکیان نێرێتە غەزە
لێرە تەسیر بکاتە سەر بەشەکانی تری ئیشە خێرخوازەکانی ئێمە بگرە ئێمە لە وەکو نووسنگەی چەمچەماڵ یعنی بگرە لە ساڵانە لەم کاتە ئێمە نەمانتوانێت سەبەتەی خۆراک دابەشکەین یان نەمانتوانێت هاوکاری بەسەر نەخۆشانە دابەشکەین سوپاسی خی گەوراکەین کە لەم مانگایە توانیمانە هاوکاری 120 ماڵی هەژاری خەڵکی ئەم چەمچەماڵە و خەڵکی ئەم کوردستانە وڵاتی خۆمانە بکەین و لە هەمان کاتیشە بەردەوامین لە وەرگرتنی هاوکاریەکانمان بۆ غەزا و هەموو هەفتەیەکیش پرۆژەیەک دوو پرۆژە خۆراکمان هەیە لە ناوخۆی غەزا چی بە خواردن بێت چی بە دابەشکردنی هاوکاری بێ وەکو